بینەرانی عزیز سڵاوتان لێبێ نزیکەی دوو مانگ تێپەڕێ بەسەر دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەو پێی کە پاش ماوەیەکی دوور و درێژ و ساڵانێکی زۆر کەسێکی نوێ سەرۆکایەتی کابینە نوێیەکەی کرد لە لای خەڵکی وا چاوەڕوانەکرا کە گۆڕانکاری لە سیستمی حکومڕانی تا ڕادەیەک و هەروەها ڕوبەڕووبوونەوەی مەسلەی گەندەڵی و کێشەی ئەو کێشەی داراییە قۆڵی کە ماوەی چەند ساڵێکە بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە بەرەو چارەسەربوون بڕاوە سەرۆکی کابینەی نوێ مەسرور بارزانی بۆ خۆشی هەر لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی باسی ئەوەی کرد کە ئامانجی ئەوان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە و هەروەها کار ئەکەن بۆ شەفافیەتی نەوت و هەروەها داهاتی هەرێمی کوردستان لە ماوەی تێپەڕبوونی ئەم دوو مانگەیە خەڵک ئایا پرسین هەمان چاوەڕوانی خەڵک ماوە بۆی کە گۆڕانکاری دروست بێ بڕیارەکان لە بەرژەوەندی خەڵکا بن چەندین بڕیاری دەرکردووە لە ماوەی ئەم دوو مانگەیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا ئەو بڕیارانە تا چەند خزمەتی بەرژەوەندی گەلی کردووە و ئەپرسین کە ئاخۆ کابینەکەی مەسرور بارزانی جیاوازی چی ئەبێ لە کابینەکەی نێچیروان بارزانی ئایا کابینەکەی سەرکەوتوو ئەبێ یاخود نا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زان کۆمان کردووە دکتۆر شۆڕش سڵاو لێبێ و بەخێر بێ سڵاو لە تۆش سڵاو لە بینەرانی خۆشەویستی کەناڵەکە زۆر سپاس دکتۆر شۆڕش لە دەی تەمووزی 2019 مەسرور بارزانی وەک سەرۆکی نوێی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بوو و لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونیە باسی ئەوەی کرد کە هەڵ ئەدەین لە ئاست چاوەڕوانیەکانی خەڵکا بین لە ماوەی ئەم دوو مانگەدا ئەوەندەی ئێوە تێبینیتان کردبێ هەر بەڕاست ئەم کابینەیە لە ئاست چاوەڕوانیەکانی خەڵکدا بەڵێ سپاس بەنسبەت کابینەی تازای حکوومەتی هەرێمی کوردستان یعنی وەکو کابینەکانی پێشووتر وەکو کە متمانە لە پەرلەمانی کوردستانەوە وەردەگرێت بەداخەوە کە پەرلەمانی کوردستان تا ئێستا هەیئەتێکی ئیستیشاریە وەک هەیئەتێکی خاوەندە سەڵات و ئیرادە بێت تا پەرلەمانی کوردستان پەرلەمانێک نەبێت کە بتوانێت لێپرسینەوە لە حکوومەت بکە بتوانێت ئەرکە سەرنجەکانی خۆی لە چاودێریکردنی حکوومەت لە کۆنتڕۆڵکردنی میزانیە بودجەی وڵات هەروەها لە دانانی ئەو یاسانەی کە پێویستن و چاودێریکردنووی جێبەجێکردنی ئەو یاسانەی کە دایاندنێ تا ئەمانە جێبەجێ نەکا ئێمە ناتوانین دڵ بەوە خۆشکەین کە ئەم حکوومەتە یا کابینەکەی پێش و دەتوانێت خزمەت بە هاوڵاتیان بکە بەداخەوە ئێمە مەسەن کە پەرلەمانی کوردستان کە هەڵبژێردرا لە مانجی 6 2010 دەست بەکار بوو هاد یەکەم کۆبوونەوەی خۆی کرد بەڵام دەبینی دوو مانگ پێ ئێستا حکوومەت چەند مانجێک پێ ئێستا لە مانجی تەمووز مەسەن حکوومەت تشکیل کراوە ئەمە هۆی دەگەڕێتەوە بۆەوەی کەوا پەرلەمان خاوەن ئیرادە نییە پەرلەمانێکی ئیستیشاریە تەنانەت لەلایەن حیزبەکانەوە ئیدارە دەدرێت بۆیە حکوومەتەکەش کاتێک پەرلەمانەکە بەو شێوە بێ حکوومەتەکەش ئەو حکوومەتە نابێت کە بتوانێت لە بەرژەوەندی لە ئاز بەرژەوەندی و داخوازیەکانی خەڵکدا بێ ڕاستە مەسەن پەرلەمانیژی دیعادەکە وەکو هەیئەتێکی نوێ وەکو سەرۆکایەتێکی نوێ کە گوایە لە ئاسی داخوازیەکانی خەڵکدا دەبن هەوڵ دەدەن بۆ بجێهێنانی بەرژەوەندیە گشتەکان بۆ دابینکردنی بەرژەوەندی گشتەکان بە هەمان شێوەش حکوومەتی بەڵام کە دەیتە ناحەی ئەمەلی ناتوان هەنگاو بەرەو ئەوە بنێنکەوە لە پێناو بەرژەوەندی گشتەکانی خەڵک کار بکەن بۆ نمونە مەسەن دوو مانگە حکوومەتی هەرێم تا ئێستا مەسەن بڕیارێکی گرنگی نەداوە دەربارەی ژیانی هاوڵاتیان پەرلەمانی کوردستان کە لە مانجی 6 2010 دامەزن مەسەن پێکێنراوە و هات و سوێندی یاسایان خواردەوە تا ئێستا نەیانتوانیوە خەمێک لە ژیانی خەڵک بخۆن کە ژیانی خەڵک لەو پەڕی ناخۆشیدا لە چاو هەرێمی کوردستان لە کاتێکدا تۆ لەگەڵ بەغدا هیچ جیاوازیەکە نییە بە هەموو شتەکانی بەغدا رازی لەگەڵ بەغدا هاوشەریشی لە پرۆسەی سیاسی عراق و بە پۆستی گرنگیش بەشداریت کردو مەسەن سەرۆک کۆمارەت هەیە وەزیری داراییت هەیە بەڵام کەسی فەرمانبەرێک لێرە یاخود مامۆستایەک لێرە جیا لە مامۆستایەکی کەرکووک یا فەرمانبەرێکی کەرکووک و ناوچەکانی تری عراق مەسەن لێرە تا ئێستا موچەی مانجی 6 نەدراوە ئەمە جگەلەوەی کەوا ینی ئەم هەموو مەسلەی پاشەکەوتەی لە ساڵی 2015 تا ئێستا لەسەر حکوومەتی هەرێمە هەنگاوێکیان نەناوە بەرەو ئەوە کەوا
هیوایەک لای خەڵک دروستکە. بەڵام دکتۆر مەسرور بارزانی سەرۆکی کابینەی نوێ ینی لە هەندێک ڕۆ ئومێدی بە خەڵک بەخشی بۆ نمونە ئەوەی کاوتی ئێمە ڕوو لە بەغدا ئەکەین لە ساڵانی ڕابردوو لە دوای ساڵی 2014 ینی یەکێک لەو بابەتانەی کاوای کرد کە خەڵکی هەرێمی کوردستان تووشی ئەو قەیرانی دارایی بن و تووشی نەهامەتێکی زۆر ببن ئەو بچقانی پەیوەندی نێوان بەغدا و هەرێمی کوردستان بوو خەڵک بۆ دڵخۆش بوو کە مەسرور بارزانی شاندی پێکهێنا سەردانی بەغدای کرد وتیشی کە ئێمە کێشەکانمان لەگەڵ بەغدا چارەسەرەکەن ئێمانە هەنگاوی باش نین خۆی خەڵک نابێت باوەڕ بکە بەوە بکەی مەسەن کە کێشە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا کێشە نیە لە ناخۆشترین بارودۆخەکاندا پەیوەندیەکان لە نێوان سەرانی هەرێمی کوردستان و سەرانی عێراق بەغدا ئاسایی بووە بەرژەوەندیەکانیان بەردەوام بووە ئەوەی کە زەرمەند بووە لەو ناوە تەنها هاوڵاتی بووە بۆ نمونە چووکە بە درێژایی بەشداری هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقی لە دوای 2023ەوە دوای ڕوخانی ڕژێمەوە تا ئێستا ڕۆژێ سەرانی هەرێمی کوردستان ئەوانەی کە بەشداریان هەیە لە حکوومەتی عێراقی هەوڵی ئەویان نەداوە فشارێک دروستکەن لەسەر حکوومەتی عێراقی بکشێنەوە لە ناو پەرلەمانی عێراقی یاخود لە حکوومەت بکشێنەوە مانای وایە بەرژەوەندیەکانیان بەردەوام بووە هیچ کێشەیەکیان نەبووە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەوەی کە ئیدعای دەکەن کێشەیە و گوایە حکوومەتی عێراقی تەنگژە دروست دەکا و هەرێمی خستۆتە تەنگژەی داراییەوە بەڕاستی هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە ئەگەر وابێ خۆ دەبێ ئەمان هەڵوێستیان هەبێت دەبێ بۆ نمونە ئێستا تۆ وەزیری داراییت کووردە ئێستا خەڵک لێرە دەڵێن مەعاشی براوە لە بەغدا نانێرە باشە ئەی بۆ زیری دارایی بۆ هەڵوێستی نییە ئەی سەرۆکی کۆمار بۆ هەڵوێستی نییە ئەی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان کە کووردە و لە سەرلیستی شی باڵادەستی هەرێمی کوردستانە بۆ هەڵوێستی نییە وەزیرەکانی تر کەواتە کێشەکە ئەوە نییە حکوومەتی عێراقی بێت کێشەکە هیچ کێشەیەکیانە لەگەڵ حکوومەتی عێراقی بەڵام تەنها بۆ خافڵانی خەڵکە بۆ گەوجاندی لەگەڵ ڕێزمیانی بۆ ئەوەیەکەوە لە پشت پەردەوە بۆ خۆیان هەموو بەرژەوەندەکانی خۆیان مەیسەرەکەن پێ بەڕێن لەگەڵ حکوومەتی عێراقی و واش دە خەڵک ئەگەینەکەوا گوایە حکوومەتی عێراقی ئەم کێشانە دروست دەکات بۆ هەرێمی کوردستان ئەگەر وایە خۆ دەبێ هەرێمی کوردستان هەڵوێستیەوەیە دکتۆر ئەوترێکە ئەوە هەرێمی کوردستانە کە پابند نابێ بە یاسای بودجەی عێراقەوە بۆ پێی حکوومەتی عێراق موچەی فەرمانبەرانی هەرێم ڕەوانەکە بەڵام بەوەکو ئەوەی کە لە یاساکەدا هاتووە ئەو بەغەنەوتەی کە پێویستە هەرێمی کوردستان هەناردەی بکە هەتاوەکو ئێستا هەرێمی کوردستان هەناردەی نەکردووە بەداخەوە کە یعنی دەستێک جەماعەتێک کە لە عێراق حکومی عێراق دەکا یعنی ئەمانیش و زۆر دڵسۆزی خەڵک نین زۆر لە بەرژەوەندی گشتی خەڵک نین و خەمخۆری خەڵک نین ئەجینا مەسئولێتی حکوومەتی عێراقە ئەگەر هەرێمی کوردستان سەر بە وڵاتێکی تر نییە ئەگەر نەوت ڕادستی بەغدانەکە ئەگەر التیزامەکانی خۆی جێبەجێنەکە لە بەرامبەر بەغدا پێویستە بەغدا ناچاریکە فشاری بخاتە سەر بۆ ئەویکەوە ئەو پابندیانەی لەسەر شانێتی جێبەجێکە بەڵام کە بەغدا ئەمە ناکە ئەمە ڕێکەوتنی ژێربەژێری خۆیان چاولێک دەپۆشن لە کۆتاییدا هاوڵاتی لە هەرێمی کوردستان زەرمەند دەبێ یاخود لە عێراق زەرمەند دەبێ ئەگەر بەغدا بەجددی بێ مەسەن کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕادهین ناکات چۆن توانی ماوەیەکی بۆ ماوەیەکی دیاریکرا و هەموو فڕۆکە خانەکانی ڕاگرت دەیتوانێت مەسەن فشاری تر بخاتە سەر هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان نەتوانێت هیچ پەیوەندێک لەگەڵ وڵاتانی دەرەوە بکە یاخود نەود ڕادستی بەغدانەکە یاخود ئەو پارەی کە دەینێرێ بەڕێک و پێچی تەستیم بە فەرمانبەران نەکرێت بەڵام بەداخەوە کە بەغداش لە مەسەرەکەدا جددی نییە زۆر ئەجینا دەتوانێت مەسەن بە زۆر شێوە فشار بخاتە سەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش لە مەسەلەکە جددی نییە کە ئەوەی بەغدا هۆکار بێ نەخێر بەغدا هۆکار نییە خۆ هەرێمی کوردستان دەتوانێت ئەمڕۆ بە پێی واریداتی خۆی ئەگەر بەغداشی دەنێرێ ژیانی خەڵک دابین بکە خۆ لە پێش ڕوخانی ڕژێمی سەدام بەغدا هیچ پارەیەکی نەدەنات لە کاتێکدا مەسەن ژیانی خەڵکیش دابین کرابوو مەعاشا دەدرا واریداتیش کەمتر بوو لە ئێستا داهات کەمتر بوو ئەو وەختە لە ئێستا هەرێمی کوردستان پەیوەندی بازرگانی لەگەڵ وڵاتانی دەوروبەر هەیە جگە لەوەی شتی ناوخۆی خۆی هەیە واریداتی ناوخۆی خۆی هەیە کە بەڕاستی دەتوانێت ئەگەر ئیرادەیەکی ئەگەر ئیدارەیەکی بە ویژدانانە بێ عادیلانە بێت دەتوانێت ژیانی خەڵکی هەرێمی کوردستان زۆر بەڕێک و پێچی دابین بکات بەڵام هەرێمی کوردستان بەداخەوە مؤسساتی هەرێمی کوردستان وەکو پێویست لە خزمەتی دەستەبەرکردنی ژیانی خەڵکدانین ئەچینە هۆکارەکانی ئەم دەستەبەرکردنە ئاسانە و لە ئیمکانیەتی حکوومەتی هەرێمدایە کامە بکات باشە دکتۆر هەل لە کارنامەکەی مەسرور بارزانیدا ئەی خاڵێکی تر هەبوو کە ئەویش چەسپاندنی شەفافیەتی نەوت بوو باشە بەڵام دوێنێک
دوای مانەوەی لەو ماوەی ئەم چەند مانگەیە بە بەتاڵی پۆستی وەزارەتی سامانە سروشتیەکان خودی مەسرور بارزانی بۆ خۆی وەریگرتەوە وەک وەزیرێک ئەرکی بەڕێوەبەرایەتی وەزارەتەکەی لە ئەستۆگرت. یانی خوێندنەوەی تۆ بۆ ئەمە چیە؟ ئایا بەم جۆرە کە وەزارەت لە کاتێکە کە خۆی سەرۆک وەزیرانە وەزارەتێکی تایبەت و حساسی هەرێمی کوردستانیش کە تایبەت بەتە بە قوتی خەڵکەوە بیخاتەوە ژێردەستی خۆی، ئەمە پێچەوانەی ئەوە نییە کە خۆی بانگەشەی بۆ کە شەفافێت بچەسپێنێ لە داهاتینەوەدا؟ ئەگەر مانەوێت شەفافێت بێن ئێمە مەسەن لە هەموو دنیادا لە وڵاتانی دیموکراسی دەڵێ گەر سەرچاوی دەسەڵاتە، ئەم دەسەڵاتەش لە ڕێی نوێنەرەکانیەوە کە لە پەرلەمان ممارەسە دەکات. بۆیە ئەگەر مانەوێت شەفافیت بەرقەرارکەین لە هەرێمی کوردستان دەبێت دەسەڵات بگەڕێنینەوە بۆ پەرلەمان. بۆ نمونە هەرگرێ بەستێکی نەوتی کە ئەکرێ ئەبێ پەرلەمان لێ ئاگادار بێ، پەرلەمانیش بە ئاشکرا مەسەن بە ئاشکرا بۆ خەڵکی ڕوون بکاتەوە. یعنی هەموو شتێکی پەرلەمان ناکرێ بە سڕی بێ، دەبێت پەرلەمان لێ ئاگادار بێ. پەرلەمان کێشەی ئەوەیە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئاگاداری بودجەی ئەم وڵاتە نییە، داهاتەکەی لەکوێوە دێ چۆنی سرف دەکرێت. ئەوەی کە دێ ئەوەی کە سرف دەکرێت هەمووی لە پشپەردەوەیە. ئەوەی کە پەرلەمان لێ ئاگادارە شتێکی کەمە، ئەوەی کە حکومەت لێ ئاگادارە شتێکی کەمە. بۆیە ئەگەر پەرلەمان لە دەرەوەی پرۆسەکە بێ شەفافیت ممکن نییە بێتە دی. بەتەنها سەرۆک وەزیران یاخود وەزیرێکی دیاریکراوی ئەلانی شەفافیت بکات نەخێر، دەبێت شەفافیت بێتەوە ناوهۆڵی پەرلەمان. پەرلەمانتاران کە نوێنەری لایەنەکە سیاسیەکانە نوێنەری خەڵکن دەبێت ئاگادار بن لەوەی ئەم عەقدانە چۆن کراوە، چۆن دەکرێت داهاتی ئەم عەقدانە چەندە و واریداتەکەی کاتە پێت وایە ئەمەی کراوە ئەمەی سەرۆکی حکوومەت لە سەرەتای دەست بەکاری بوونیاوتی بانگەشەیە؟ بانگەشە بۆ خۆکردنە؟ ئەمە هەرتەنها بانگەشەیە هیچی هەموو حیزێکی سیاسی کە دێ مەسەن کەسێک دێ سەرۆکایەتی پەرلەمانیا سەرۆکایەتی حکوومەت وەردەگرێت هەندێک خەتی ئام خیتابێک دەدا، بەڵام ئەم خیتابە تا چەند لە ڕووی قانونیەوە جێ دەگرێت دەتوانێت کاریگەری هەبێ. ئەوەیە کەوتم ئەگەر بێت و پەرلەمان لە ناو پرۆسەکەدانە بێ، پەرلەمان کارانەکرێ، پەرلەمان خاوەنی ئێرادە نەبێ، ممکن نییە شەفافیت و عەدالەت لە وڵاتە تەحقیق بێ. ممکن نییە، ینی سەرۆکی حکوومەت چۆن دەتوانێت مەسەن شەفافیت دەستە بەر بکات بەبێ ئەوەی گەندەڵی بێتەوە ناتوانێت ڕۆبەری گەندەڵی بینەوە لەبەرە گەندەڵی کەوتۆتە یعنی لە ئاستەکانی سەرەوەدایە نەک لە ئاستەکانی خوارەوەدایە. گەندەڵی لە سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستاندایە، سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی پەرلەمان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، گەندەڵی لێوەوە دەستی پێکردوە. ئەگەر بیتە دامورزگاکانی خوارەوە بەو شێوە زۆرە گەندەڵی تیانە کە لەوێ دەست پێکرد لە خوارەوە خۆی کۆتایی پێدێ. بەڵام بەداخەوە مەسەن تۆ لە ناو پەرلەمان، لە ناو سەرۆکایەتی هەرێمی کوردستان، لە ناو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران گەندەڵی بەڕادەی بەرچاو بەرقەرارە ئەنجام دەدرێ و بەردەوامیشە. بۆ نمونە مەسەن تۆ دەیان هەزار کەس هەیە ئێستا چەندین بڵێن ژمارەیەکی زۆر خەڵکەیە بە پلەی تایبەت خانە نشین کراوە بەبێ ئەوەی مەسەن ڕۆژێک ئەم پلانەی بینی بێ، یاخود هەر بە عیلاقاتی شخصی یا بە عیلاقاتی حیزبی. ئەمە هەمووی گەندەڵیە، بارگرانیە لەسەر قوتی خەڵک، لەسەر ژیانی خەڵک و ڕۆژانەش دێتە سەری. مەسەن لە ئێزال ئێستاش مەسەن خەریشی ئەوەنەکەەوە ڕاوێشکار بۆ ئەوێ بۆ ئێوێدا بنن، خەبیر شارەزا بۆ ئەوێ بۆ ئێدانن کە لە کاتێکدا لەم سەرۆکایەتیانە پێویست نیە لەبەرەوەی بای ئەوەندە دانراوە و ئەوەی دانراویشە لەگە ڕێزم زۆربەی ینی لەو ئاستەدا نییە مەسەن لەسەر ئەساسی کەفاەت و لێوەشاوی. بۆچی دائەنرێن ینی ئەمە بۆ تەرزیە بۆ ڕازیکردنی خەڵکە. بەڵام ئەگەر بۆ پڕکردنەوەی پۆستەکە بێ، بۆ پێداویستی بێ، ئەمە دەکرێت مەسەن بە پێی پێداوی پێویستەکان بە پێی کەفاەتی شوێنەکە کەفاەتێکی دوێ داوای سیڤ بکەن لە خەڵک، هەر کەسە و تەقدیم بکات چێ سیڤ لە هەموو باشتر بوو لە مقابلە دەرچوو، ئەمە بکرێ بە مستەشار یا بە خەبیر لەو شوێنە. هەندێک وەزیر هەن هەتاوکو ئێستا نازان وەزیری چ وەزارەتێکن. بۆ نموناڵێن وەزیری هەرێم بۆ کاروباری ئیتر نەوتراوە، سێ وەزیری بەم جۆرەمان هەیە. ینی کاتەم کەسانە بۆچی دانرێن لە کاتێکان نازانێت چی بەڕێوە ببە. خۆی ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی ڕێژەی وەزارەتەکانمان زۆرە لە چاو وڵاتانی تر، لە چاو زۆر وڵاتی پێشکەوت و ڕێژەیەکی زۆرە. جگە لەوەش هەندێک وەزیر دانراوەکو وەزیری هەرێم، ئەمانە وەزیرن بەبێ وەزارەت بۆ هەندێک کاری تایبەت عادەتە مەسەن لە هەندێک وڵاتدا ئەو وڵاتانە بۆ تەرزیە بۆ ڕازیکردنی دڵی لایەنەکان نیە، بۆ ڕازیکردنی هەندێک لایەنی سیاسی، هەندێک ئەشخاصە بۆ نمونە لە عێراقی سەردەمی خۆی هەبوو مەسەن وەزیری دەولە چەند کەسایەتێکی مەسەن کورد
یان چەند کەسایەتی لە پێکاتەکانی تر ئەکران بە وەزیر بەبێ وەزارەت بەڵام ئەمە خۆی پێویست نییە خۆی بەڕاستی پێویست نییە ئەمەش لەبەرەوەی بەیانی ئەمەش بەم وەزیریەوە خاننشینەکرێ و ئەبێ بە بارگرانی بەسەر خەڵکەوە بۆیە بەڕاستی مەسلەی وەزارەتی هەرێمی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە خۆیەوە دەست پێ بکە ئایا ئەم هەموو وەزارەتە پێویستە دەکرێت ئێمە لە هەرێمی کوردستان کە لە سێ پارێزگا لە ڕووی مەساحەوە لە ڕووی دانیشتوانەوە کەمین دەکرێت ئیدارەی کاروبارەکانمان لە چەند وەزارەتێک ئەنجام بدەین کە ئەم هەموو وەزارەتە نەبێت چکە هەر وەزارەتێک کە تۆ دادنەی ئیتر ئەمە کۆمەڵێک پێداویستی هەیە کۆمەڵێک فەرمانبەری دەوێت بارگرانی بەسەر میلەتەوە بەڵام یەکشی تر هەیە ینی وەزیر گرنگ نییە وەزیر ئایا مختصە واتە شارەزا لە وەزارەتەکەی خۆی بڕوانامەی هەیە نییە گرنگ نییە وەزیر لەبەرەوەی پۆستێکی سیاسیە بەڵام لە خوار وەزیرەوە پێویستە لێرەوەیان لە هەموو شوێنێک بۆ جۆرەیە لە وڵاتانی دنیا وەزیر پۆستێکی سیاسیە هەر شوێنێک بێ شادەی هەبێ نەبێ اختصاسی بێ شارەزا بێ لە بواری وەزارەتەکەی نە شارەزا بێ گرنگ نییە لەبەر ئەوەی لە خوار وەزیرەوە جێگری وەزیر هەیە بۆ خوارەوە ئەمان هەمووی بەپێی کەفاعەت دادنرێن بەپێی توانای و شارەزایان دانرێن ئەمان مەسئولیەتی کاروباری وەزارەتەکە هەڵدەگرن ئەم تەنها لە ڕووی سیاسیەوە لە ڕاست پەرلەمان بەرپرسە لە کاروباری وەزارەتەکەی بۆیە ئاسایی ئەگەر وەزیرێک شارەزایی نەبێ یا شەهادەی نەبێ لە بواری وەزارەتەکەی خۆی باشە دکتۆر پێتوانیە کە لە هەندێک لەو خاڵانەی کە لە کارنامەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نابوو لەگەڵ واقع ناکۆکی زۆریان هەیە بۆ نمونە لەیەکێک لەو خاڵانەیە ئەڵێ نابێ بەرپرسان بازرگانی و کاری بازرگانی وەبەرهێنان بکەن لە کاتێکا زۆربەی بەرپرسانی هەرێمی کوردستان نەک کاری بازرگانیەکەن بەڵکو قۆرغیان کردو بۆ خۆشیان هەر خودی سەرۆکی حکوومەتی هەرێم خاوەنی گەورەترین گروپی کۆمپانیایە کا گروپی کۆمپانیەکانی ئێستێرە ینی ئەمە ناکۆکێکی زۆر نییە بەخۆی من پێشتر ئاماژم بۆەوە داوتم ئەگەر بیەمانوێ ڕوبەروی گەندەڵی بێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە سەرۆکایەتیەکان واتە لە خۆیانەوە دەست پێ بکەن لەبەرەوەی خەڵک لە خوارەوە فەرمانبەرانی خوارەوە خەڵکی خوارەوە ئەم بارە قورسەی بەسەر شانەوە نییە لە ڕووی گەندەڵیەوە نهاتوە گەندەڵی زۆر ئەنجامدا بەڵام تۆ دەبینی مەسەن وەزیرێکە یاخود بەرپرسیارێکی حیزبی هەیە لە یەک لە حیزبەکان کۆمپانیای هەیە خاوەنی کۆمپانیایە ئەم کۆمپانیا بەچی دامەزراوە بە مڵکی گشتی دامەزراوە بە ماڵی خەڵک دامەزراوە بەڵام ئەم هاتووە ئیستیغلالی پۆستەکەی کردووە بۆ ئەوی کەوابێ کۆمپانیادانێ بازرگانی بکە لێ و لێ ئەگەر پۆستەکەی نەبێ کەواتە پۆست ئەمڕۆ کێشەی ئەوەیە کە خەڵک ئەوداڵی پۆستی سیاسیە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی لە پەنا پۆستەکە دێتە ناو ئابووری بواری ئابووری سەرمایەک بۆ خۆی پێک دێنێ ئیتر لە هەردوو بە هەم لە بواری سیاستدا هەم لە بواری بازرگانی و ئابووریدا کۆنتترۆلی وەسعەکە دەکا دەبێت بە ئیمپراتۆرێک بۆ خۆی بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان لەو بابەتەمان زۆرە ئەگەر بانەوێت گەندەڵی نەهێلین دەبێت لەسەرەوە دەست پێ بکەین لەسەرەوە تۆ ناتوانێت ئەگەر بەسەر بانەکەوی تۆ مەسەن ئەم ماڵە پاکەیتەوە لە خوارەوە دەست پێ بکەیت دەبێت لەسەرەوە بێ قادرمەکە پەیژەکە لەسەرەوە بێ پاچکەیتەوە بۆ خوارەوە بەڵام تۆ لە خوارەوە بێ پاچکەیتەوە لەسەرەوە پیسیکەنەوە ئەمە نابێت ئێمە لەسەرەوە مەسەلەکە کێشەکە لەسەرەوەیە ئەوانەی کە لەسەرەوە حکومڕانی ئەم هەرێمە دەکەن چ لەسەر ئاستی حکوومەتن چ لەسەر ئاستی واتە دامۆزگاکانی حکوومەت چ لەسەر ئاستی حیزبین ئەمانە بە شێوەیەک بەڕاستی هەوڵی قۆرەخکردنی سامان و داهاتی ئەم وڵاتیان داوە بۆیش تا ئێستا بودجەی ئەم وڵاتە نائادیلە نادیارە شەفاف نییە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە هەموو خولەکانی پەرلەمانی کوردستان نەیانتوانیوە تا ئێستا بزانن بە سەرۆکانی پەرلەمان بزان داهاتی ئەم وڵاتە چەندە لەکوێوە دێ و چۆنی سرف دەکرێت واتە بودجە تا ئێستا کۆنتترۆل نەکراوە بەڵکو لە ژوورە تاریکان لای سەرکردایەتی حیزبەکان لەوەوە ئیتر خۆیان تەوزیع دەکەن. دکتۆر پێدوانی کە ئەرکێکی زۆر کەوتبێتە سەرشانی ئەم کابینەیە و زەحمت بێ بەسەر ئەو هەموو کێشانە و کێشانەی ئازاڵ بێ هەروەکو خودی سەرۆکی حکوومەت وتی کە چەندین کێشە کەڵەکە بووە بۆ ئەم کابینەی ئێمە دانراوە هەروەها وتی حکوومەتێکمان بۆ بەجێماوە کە چەندین ملیار دۆلار قەرزارە هەموو ئەمانە چاکردنیان زۆر زەحمەت نییە؟ ئەگەر نیەت و جدیەت هەبێ لە مۆزوعەکە چاکردنی زۆر ئاسانە چاکردنی زەحمەت نییە بەڕاستی لەبەر ئەوەی کەوا بارە قورسەکەی دروست کردووە ئەوەیە کە وتم دامودەزگاکانی سەرەوەیە دەکرێت مەسەن چاکسازی لێەوە دەست پێ بکەن لە سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان دەست پێ بکەن ئیتر خوارەوە کێشەی نییە لەوانەیە لە خوارەوە
یعنی بە هەندێک ئیسلاحات هەندێک چاکسازی خوارەوە چا دەکرێت بۆ نمونە مەسەن ئێمە ئەگەر بڵین کێشەمان هەیە لەوەی کەوا ڕێژەیەکی زۆری فەرمانبەرمان هەیە وەنیە دەکرێت ئەم فەرمانبەرانە مەسەن یاسایەک بۆ خانە نشینی دابنین کەوا ئەمانی زەرمەند نەبن دائیرەکانی سوکتتر بکرێن دائیرەکانی سوکتتر بکرێت بە شێوەیەکەوە جێگەی خەڵکی تر بێتەوە ئەوانەی کە دەردەچن لە زانکۆکان بێن تایم بکرێن بەڵام ئێمە هیچ پلانێکمان نەبووە نە لە کابینەکانی پێشتر نە لەم کابینێ بۆنمە هەروە دەکەین زانکۆیەک دەکەینەوە کۆلیزێک دەکەینەوە لە کاتێکدا دەرچووی زانکۆ کە تەواو دەکا ئیتر دانیشێ لە ماڵەوە بێ ئیش و کار ئەگەر کوڕە ئەگەر کچە 6 ساڵ 7 ساڵە 8 ساڵە تا ئینات ڕاوەستاوە تقریبا لە 2010 و ئەمانەوە ئەمە کێشەیەکی زۆر گەورەی کۆمەڵایەتی و ئابووری بۆ هەرێمی کوردستان دروست کردووە بۆیە دەبێ یعنی لە دوو لایەنەوە هەوڵی چاکسازی بدرێ هەم لەوەی کەوا ئەو خەڵکە زۆرەی کە بە پلەی تایبەت خانە نشین کراوە یاخود بە پلەی تایبەت دامەزراوە لە کاتێکدا هیچ پێویست نییە دەبێ عیلاجی ئەمانە بکرێ بۆ ئەوی کەوا ئەم بارگرانیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نمێنێ و ئەوەی خوارەوەش ئەگەر هەیە مەسەن ئەمە جگەلەوە بندیوار و خانە نشون و ئەوەی کە لە خوارەوە ئەگەر ڕێژەیەکی زۆرە ئەمانیش دەکرێت بە شێوەیەکی عادیلانە کە خاوڵاتی زەرمەند نەبێ هاوڵاتی زەرمەند نەبێ پێشی خۆش بێکەوە بەیانی خانە نشینەکرێ ئەگەر موسێژی بۆ دەستەبەر بکرێ و ئەمەی کە هاوڵاتیان فەرمانبەران بە شێوەیەکی گشتی ئەم بەشەی ئەوان لە میزانەی ئەم وڵاتە یعنی ڕێژەیەکی ئەوەندە زۆر نییەکەوە کاریگەری کردبێتە سەر بودجەی هەرێمی کوردستان ینی ڕێژەیەکی زۆر کەمە بەڵام ئەوەی کە کاریگەری کردوەتە سەری ئەو پلە تایبەت و ئەو خانە نشینە تایبەتانەیەکەوە بەڕاستی بارگرانێکی زۆریان خستۆتە سەر هەرێمی کوردستان بۆیە چاکسازی چاکسازی نیەتی جدی نییە لە هەرێمی کوردستان لە چاکسازی ئەگەر چکە چاکسازی بە یەک کەس ناکرێت دەبێ هەموو بە تایبەتی ئەو حیزبانەی باڵا دەستن لە هەرێمی کوردستان دەبێت نیەتیان هەبێ نیەتی جدیان بەڵام ئەم نیەتە جدیە ناخوێنیەوە نە لە لای هیچ حیزبێک لەو حیزبانە بەڵێ دکتۆر هەندێک پێیان وایە کە ئەوانی ئەوەی کە مەسعود بارزانی بانگەشەی بۆکە خودەوەی کە هەنگاوی بۆنێ مەبەست وەکو بەڕێزە دوتن مەبەست چاکسازی نییە بەڵکو ئەوان پێیان وایە کە مەبەستەکە ئەوەیە زیاتر بە ئەو کارانی کە پێشتر نێچیروان بارزانی کردوێتی بە پێچەوانی ئەو هەنگاو بنێ بۆ ئەوەی بڵێ ئەوەی ئەو کردوێتی خراپ بۆ من ئێستا دێم چاکێکم یاخود ئەوترێ پەیوەندی بە ململانی نێوان نێچیروان بارزانی و مەسعود بارزانیەوە دەکرێت وەک ئەم چاکسازیانە کە بانگەشەی بۆ دەکرێت مەسەن دەکرێت وەکو مزایدەیەک وەکو بانکردنیە وەکو ئیدعایەک بۆ خۆی وەکو بانگەشەیەک بۆ خۆی کە گوایە جیاوازتر دەبێت لە حکوومەتەکانی پێشووتر ئەمە دەردەخە بەڵام ئێمە دەبێت ئینتیزارکەین ئێمە دەبێت ئینتیزارکەین و لە سەرتاوەش هەنگاوەکان دەری دەخەن پێت دەڵێ ئایا فعلەن ئەمە بەرەو ئەوە دەڕوات چاکسازی بکەیان نا ئەوەی من دەیبینم بەرەو ئەوە ناڕواکە چاکسازی بکە چونکە مەسەن بۆ دەوامی مام فەرمانبەران مەسەن دەڵێت لەمەندە تا ئەمەندە باش ئەمە بۆچی مەسەن مەسەرەی پاشەکەوت تا ئێستا مەسەرەی موسەی فەرمانبەران تا ئێستا بە خراپی دەدرێت ئەگەر بەغدایە بۆ بەغدایە هەر بەغدا نییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تۆ وەکو حکوومەتێکی تازە ئەگەر دەتەوێت جیاوازبی دەوێت بێ ئەم مەسەرەیە ڕاست بکەیتەوە مەسەلەی ژیانی هاوڵاتی دکتۆر ئەمە لەسەر و بەغێرانی کە لە ماوەی ئەم دوو مانگەدا لەلایەن سەرۆکی حکوومەتەوە دەرکراوە سەرنجی تۆ بزانم یەک لەوانە مەسەلەن شاردنەوەی زانیاریەکان بوو بەوەی کە بەغیاری دەرکرد کە نابێ هیچ نووسراوێکی نهێنی و هیچ زانیاریەک لە دام و دەستگاکانی حکوومەتەوە دزە بکاتە دەرەوە تایبەت بۆ ڕۆژنامە نووسان ئەمە کاردانەوەی زۆری لێکەوتەوە کێشە و گرفتێکی گەورەیە بۆی کە خەڵک نەزانی چی ئەگوزارێ لە ناو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە هەروەها یەکێک لە بڕارەکانی تر زیادکردنی نرخی عەریزە بوو و هەروەها زیادکردنی دەوامی فەرمانبەران لە کاتێکا وەکو خۆت باس کرد کە هێشتا وەکو مەسەلەی موچەی فەرمانبەران چارەسەر نەبووە بەڵام دێ ئەرکێکی زیاترە خاتە سەر شانی فەرمانبەران بە تایبەت لەسەر دزەنەکردنی زانیاری یاخود نووسراوی نهێنی ناو فەرمانگە
ئەمنیەکان ئەمە سەرنجی بەڕێزت بزانم و لەوەتەی کابینەی نوێش دەست بەکار بووە ینی جۆرێک وەکو جۆری حکومی عسکەرتاریەت ئەبینرێ زۆر دەرگا بەسەر ڕۆژنامە نووسانە داخرا و لە هەندێک شوێن دەستگیر کراون بۆ نمونە لە 21 تەمووزەوە پایانێرێکی ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز لە برا دەستگیر کراوە و لای هێزە ئەمنیەکانەوە هەروەها لە هەولێر پایامنێرێکی تری هەمان ئاژانس لە 21 ئابەوە دەستگیر کراوە هەتاوەکو ئێستا ڕێگە نادرێت تەنانەت کە سوکاریشان سەردانیان بکە ئەمە بەترسێکی زۆر دروست ناکە ئەمە پەیوەندی بۆ نییە کە مەسرور بارزانی بۆ خۆی پێشتر کەسێکی ئەمنی بووە کابینەکەشی بە هەمان شێوە بێوێ بەڕێوە ببە؟ لە خۆی بەنسبەت شاردنەوەی زانیاریەکان ئەمە خۆی ئێمە لە دەستوری عراقیش مافی ئازادی ڕادربڕین و ئازادی زانیاری وەگرتنیداەوە ئەمجا هەموو بڕیارێکیش کە حکوومەتی عراقی هەیە حکوومەت دەری بکات لە عێراق بەپێی دەستور قابلی ئەوەیەکەوە تۆ بچی لە لای دادگا تانەی لێ بدەیت تانەی لێ بدەیت ئەمجا ئێمە لە هەرێمی کوردستان قانونێکمان دەکرۆ بەناوی قانونی بەدەستێنانی زانیاری کە بەپێی ئەم قانونە بۆ هەموو ڕۆژنامە نووسێک بۆ هەموو کەسێکەوە زانیارێکی دەیەوێت بچێ متابعی بکە و داوای بکە بە شێوەیەکی ئاسایی جگەلەوە ئێمە قانونی کاری ڕۆژنامەگەریمانەیە کە ئەوش ئازادی دەستەبەر کردووە بۆ ڕۆژنامە نووسان کەوا بە ئازادی کار بکەن لە هەر شوێنێک لە ئازار ڕۆژنامەی میدیای بینرا و بیسرا و نووسرا و بە هەمووی ئەمانە هەر پێشێرکارێک ئەوەی کە جەنابەت باسی دەکەی ئەمە پێشێرکاری بەسەر ئەو قانونەی کە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان خۆی دایناوە کاتێک کە تۆ پێشێرکاری دەکەی بەسەر قانون واتە بێڕێزی بەرامبەر سەروەری یاسا دەکەی کێشەی ئەم وڵاتی ئێمە بە عێراق و هەرێمی کوردستان و هەندێک وڵاتانیا و شێوەی ئێمەش ئەوەیە کە یاسا سەروەر نییە ئەگەر یاسا سەروەر بێ یاسا لە سەروی پەرلەمان دەبێ لە سەروی سەرۆکی وەزیران دەبێت لە سەروی سەرۆکی هەرێمیشەوە دەبێت بەڵام بەداخەوە کە لای ئێمە یاسا سەروەر نییە و نەک ئەم ئەوانەی کە من ناوم هێنان خەڵکی تر هەیە لە پۆستی خوار ئەم پۆستانەشەوە زۆر بە ئاسایی دەتوانێتەوە یاساکان پێشێ بکە بێ ڕێزی بەرامبەر یاساکان بکە کاتێک یاساکە لە بەرژەوەندی نەبێ ئەمەیە کێشەی وڵاتانی وەک ئێمە و ئێمە لە هەرێمی کوردستان سەیری وڵاتانی پێشکەوتوو کە ئێمە هەموو ڕوو لەوەیەکەین بۆیکەوە وەکو لاجی ئێک وەرمان بگرێ تەنها جیاوازی ئێمە ئەوان ئەوەیە کە یاسا سەروەرە جیاوازی لە نێوان سەرۆکی وەزیرانەکە لەگەڵ هاوڵاتێکی ئاسایی بە هیچ شێوەیەکی نییە یاسا هەردووچیان ملکەچی یاسان بەڵام لێرەدا یاسا بۆ هاوڵاتی ئاسایی هەیە بەڵام بۆ ئەوانەی پۆستە باڵاکان نیە ئەم بۆیە ئەمە پێشێرکاری یاسایە ئەمە ڕێزنەگرتنی یاسایە کە لە هەرێمی کوردستان بەداخەوە کێشەکانی ئێمە لە هەرێمی کوردستان نەبوونی سەروەری یاسایە بۆیش ئەم کێشانە دروست دەبێت بۆیش هەموو فۆکس و هەموو تەرکیز دەخینە سەر ئەوەی کە ئایا ئەم کەسایەتێت دەتوانێت گۆڕانکاری بکەیان ئەمنە کاتێک یاسا سەروەر بێ تۆ سەیری کەسەکان ناکەی بەڵکو سەیری دام و دەستگاکان دەکەی چکە دام و دەستگاکان بە پێی یاسا ئیش دەکات بەڵام کاتێک یاسا سەروەر نەبێ دەڵێ ئەم کەسە ببێ سەرۆکی وەزیرانیان ئەم سەرۆکی پەرلەمانە لەوەی تر باشتر بوو بەڵام لە وڵاتی دامەزراوەیی کە یاسا سەروەرە سەیری کەسەکان ناکرێت بەڵکو سەیری دام و دەستگاکان دەکرێت تا چەند فعالە تا چەند ئاساکان جێبەجێ دەکات بەڵام لێرە بێ خەڵک لە کەسایەتێکەوە بڕوانێک وا بزانێت چەندەمە ترسیدارە یاخود ئەمە بەهۆی ئەوەیە کە یاسا سەروەر نییە بەهۆی ئەوەیە کە یاسا سەروەر نیە کە یاسا سەروەر نەبوو ئیتر ئەم کەسایەتیانە بۆ خۆیان دەوری دەبینین لە وڵاتانە و زەندێک جار دەبن بە کاریزما لە لای هاوڵاتیانی ئەم دەوڵەتەوە بۆ نمونە مەسەن لە عێراق یا لە سووریا لە میسر یا لە هەرێمی کوردستان ئەمجا ئەم لایەنەی کە ئەو بڕیاران هەندێک بڕیار دەرچوە بەڕاستی ئەمە هەر بارگرانیە بۆ بارگرانی زیاتری دروست کردووە لەسەر ژیانی فەرمانبەر بە تایبەتی مەسەلەی دەوام و مەسەلەی عریزە گرانکردنی عریزە ئەوانە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان جدی بوو لە مەسەلەکە دەیتوانی مەسەن تۆزێک بایەغ بە کەرتە گشتیەکانی تەندروستی و پەروەردە بدە و کەمتر بواری کەرتە تایبەتەکان کەمتر بکاتەوە چکە جاران سەردەمی زوو ئەوە نەبوو ئەو هەموو خوێندنگە تایبەتە ئەم هەموو نەخۆشخانە تایبەتە نەبوو لە کاتێکدا باشترین خوێندگاکانیش باشترین خوێندگا بوو باشترین خوێندکاری دەردەسواند خوێندگاکان لە هەموو پارچەکانی کوردستان لە هەموو شارەکانی کوردستان بە هەمان شێوە نەخۆشخانەکان بەڵام ئێستا نەخۆشخانە گشتەکان قوتابخانە گشتەکان پژوێ خراون لە پێناو کەرتە تایبەتەکە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان جدی بووە مەسەن چەند بڕیارێکی لەو بارەیەوە دەردەکرد هەر لانێکم مەسەن یادەی
دکتۆرەکانی بۆ خەڵک کە پێویستی ژیانی خەڵک خراپە مەسەن لە 15,000 یا 10,000ەوە دەهێنا سەر 5,000 ڕێژەیەکی کەمتر کرەی مەسەن خوێندنیا کرەی نەخۆشخانە ئەمانە دەکرا مەسەن تەدەخول لەمە بکە ئەمە هیچی تێناچێت ئەمە بڕیارێکە و بارگرانی لەسەر شانی هاوڵاتی سوک دەکات. بەڵێ دکتۆر وەک دوایین پرسیار ئەمەوێ باس لە بابەتێکی هەرە گرنگ کەم کە ئەویش پاراستنی ئاسایشی وڵاتە لەوەتەی کە کابینەی نوێ دەست بەکار بووە لە جیاتی ئەوەی کە قەوشەکە ئارام بێتەوە لە ناوچە سنووریەکان ڕۆژانە بۆردومانی دەوڵەتی تورکەیە و خەڵک لە کەشێکی نائارامایە و چەندین قوربانی کەوتوتەوە تەنانەت بە ئەمر بە هەندێک گوندنشینی کراوە کە پێویستە گوندەکانیان چۆڵکەن لە بەرەوەی عسکەری تورک لەو ناوچانەدا ئابەزن و نیشتەجێ ئەبن ئەمە کابینەی شەڕا یاخود ئەمە کابینەی چاکسازی و خۆیان بانگەشەی بۆکەن ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە بەداخەوە ئەمە زیاتر پێشەوەی مەسئولیەتی حکوومەتی هەرێم بێ مەسئولیەتی حکوومەتی عراقیشە چونکە حکوومەتی عراقی لەو هەرێمە لە هەرێمەکەی خۆی هەمووی بەوەی باکوور و بۆی تا بەسڕاج بەرپرسە لە دەهات زرێژێک ئێران بیکایە تورکیا بیکایە یاخود هەر وڵاتێکی تر بیکە ئەمە لەبەر ئەوەی بەپێی دەستوری عراقی مەسلەی بەرگریکردن و زەیش و سوپا ئەمە لە بەرپرسیارەتی حکوومەتی فیدرالی ناوەندە بۆیە ئەمە بەرپرسیارەتی حکوومەتی عراقە کە نەیە لێ ئەم دەزرێژیانە بکرێ ئەنجا ئەگەر حکوومەتی هەرێم یعنی دەوری هەبێ لەمە یاخود دەوری نەبێ بیوێ بەرپەسداتەوە نەیە بەرپەسداتەوە ئەمە مەسئولیەتی حکوومەتی عراقیە لەبەرەوەی لە توانای حکوومەتی هەرێمدانی ڕوبەڕووی دەوڵەتێشتر بێتەوە توانێت لە ڕێگەی پەیوەندیەکانیەوە لەگەڵ حکوومەتی عراق بەڵێ دەبێت داوا بکە هیچ نەبێ هاوکاری نەکا بەوەی کە بە خەڵک بڵێ گوندەکانتان چۆن ئەمە مەسئولیەتی حکوومەتی عراقە بەڵام حکوومەتی هەرێم دەبێت حکوومەتی عراقی ناچارکە کە بێتە سەرخەت نەک بێ دەنگ بێ حکوومەتی عراقیش ئەگەر حکوومەتی هەرێمیش داوای لێنەکە لە پێناو پاراستنی سەروەری خۆی سیادەی خۆی پێویستە تەدەخولکە بێت ڕێگری لەو دزرێژیانە بکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونت بینەرانی یازی سپاس بۆیش کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون تاکو و دیدارێکی تر شاد بن.